ناو هونەر و میوزیک و ژیان و تەمەنی پیاوێک کە پڕاوپڕە لە جوان پڕاوپڕە لە خزمەت ئەوەندەی خزمەت کردووە قەنجەکانی دەست ناتوان بژێت هونەرمەند و میوزیک ژەنی بەتوانە و پارێزەری کلتوری کوردی مامۆستا جەزای ساز فەرموون بابکەکەوە بیسەر و بینەری دۆکۆمێنت و ژیانەوە جەزای ساز هونەردرست و زیندوویێژنەوەی کلتوری ڕەسەنی کوردی پیاوی سەرار و شیرینی شار جەزا کەریم حەمەحسێن ناسراوە بە جەزای ساز لە ساڵی 1965 لە خێزانێکی هەژار و مێژ و زیڕینی گەڕەکی مەڵکەنی شاری سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی چاوی بەژیان هەڵهێناوە لە ساڵی 1970 لە قوتابخانەی بێخودی سەرەتایی لەسەر دەستی مامۆستای گەورە نامدار قەرەداخی فێری ئەلفوبی میوزیک بووە لە ساڵی 84 تیپی مۆسیقای میلی هاژی دامەزراندووە تاواکو سەرەتای ڕاپەڕین 8 گۆرانی بۆ تەلەڤیزۆنی کردبوو تۆمار کردووە لە دوای ڕاپەڕینی ئازاری 91 تیپی میوزیکی میلی دیلانی دامەزراندووە کە سەر بە یەکێتی هونەرمەندانی کوردستان بووە لە ساڵی 2009 کۆمەڵی هونەرمەندانی میلی کوردستانی دامەزراندووە و تاواکو ئەمڕۆ وەک سەرۆکی گشتیە و کۆمەڵەیە بەردەوامە لە بەهاری 2023 لە کۆنگرەی دووەمی کۆمەڵی هونەری میلی بە کۆی دەنگی ئەندامانی کۆنگرە بە سەرۆکی گشتی هەڵبژێردرایەوە ساڵی 2020 دامەزراوی میدیای گەڕانی دامەزران بۆ خزمەتی هونەر و کلتور بە خۆبەخشی زۆرترین کاری خۆبەخشی مرۆیی پێشکەش کردووە زیاتر لە 13 کتێبی فێربوونی میوزیکی بڵاو کردەوە کە نووسین و ئامادەکردن و وەرگێڕانی خۆی بووە یەکێکی تر لە بەهرەکانی هونەرمەندی میوزیک ژەن کاکە جەزای ساز دانانی 35 ئاواز بووە بۆ هونەرمەندان کە توانیویان لە سنوودێکی یەکجار باشی بەوەندێنی لەوانە ئاواز بۆ هەریەک لە هونەرمەندان محمود محەممەد میدیا حسێن سامان عومەر بەرهەم حەسەن سعدون کاکەی عەلی یارا ئەحمەد دەروێش دانا عەبدولجەبار اسماعیل ئیبراهیم شنیار هەڵەبجەی نزیکەی 30 ساڵە بەردەوامە لە ئەرکە پیرۆزەکەی خۆبەخشانە لە زۆربەی بۆنە و یادە نیشتیمانیەکان ڕۆڵی بەرچاو و کاریگەری هەبووە یەکێک بۆ لەو هەواڵە دڵسۆزانەی کە لە بیرۆکەی یادکردنەوەی ساڵیادێکی بێبارە نیشانی هەڵبجێشیدا ڕۆڵی هەبوو لە ساڵی 91 بەدەوە ئەو یادە نیشتیمانیە کراوەتەوە هاوکاری بەخشینی پێشکەشی بە ڕێکخراوی خاوەن لێداری سەرتایبەتەکان کردووە ڕێژەکانی ڕێکخراوی ئاشتی جیهانە لە هەرێمی کوردستان ئەندامی مەڵبەندی یەکی ڕێستی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێوەبەری سۆشیال میدیا و ڕادیۆ و مەڵبەندی سلێمانیە ئەندامی دەستەی دامەزرێنەری ماڵی بەستە و مەقام ئەندامی دەستەی دامەزرێنەری لێژدەی بۆنەو یادەکانی سلێمانیە لە هەموو یادەنەتەوەیەکان و شەیداندا خۆی هەواڵەکانی دڵسۆزانە هەستاون بە خزمەتکردنی بە شەهید بوونەتەوە و بۆ چرکەیەکیش خیانەتیان لەگەڵ ئەم وڵاتەدا نەکردووە ماوەی نزیکەی 30 ساڵە خاوەنی دوکان و کاروباری بازرگانیە لە ماوەی تەیرانی داراییدا بە پارەی خۆی بە شاهیدی ماڵەکانی بۆ ئەوەی هونەری کلتوری ڕەسەنی کوردی بە زیندوی بمێنێتەوە
بە پارەی خۆی بەردەوام بۆ لە خزمەتکردن بە هونەری کوردی لە پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی بۆ ماوەی 8 ساڵ لە کاپیلای کلتوری زەردەشت و سەدان ئێوارە ئاهەنگ و یادی کەڵە هونەرمەندەکانی کوردی کردوێتەوە یەکێک لە وتەکانی بەڕێز خالید دۆستی وەزیری ڕۆشنبیری پێشوو هەمیشە دەیوت لە غیابی حکومەت و وەزارەتەکان هەواڵ جەزای ساز و هاوڕێکانی بارکە پیرۆزەکان ستاوێت هەمیشە جێگای ڕێز و شێردەستی بەرز کار جەزای ساز گەچۆتە یەک بەیەکی ماڵی هونەرمان دان و بەهەڵ و هیمەتێکی زۆر توانی خۆ بەختارە گەورەتی خەونیان بەدی بهێنێت دوای هەوڵدان و مادوبوونێکی زۆر کۆڵمەدان بە پشتیوانی هەواڵی بەڕێز جەنابی کاک قوبان تاڵەبانی و بە دڵسۆزی پشتیوانی خاتوو لەیلا سەرۆکی شارەوانی سلێمانی و ئەندازیار کاک عەزیز لە وەرهێنانی سلێمانی توانی پرۆژەی نیشتەجێبوون بۆ هونەرمەندان بگەێنە خۆناغی جێبەجێکردن و بەمەش دڵی سەدان خێزان خۆش دەکات کە لە خۆشترین وەسترین شوێنی شاری سلێمانیە هونەرمەندی خۆشەویست کاکە جەزای ساز دەڵێت ویژدانم زۆر ئارامە کاتێک منی لە ژیاندا نەمێنم لە دووری بینی باڵای تەلاری هونەرمەندان دەبتەنگەواهی دەرێک و دڵسۆزی و پەرۆشی و خزمەتەکانیان بۆ ئێمەش هەمیشە وتومانە یاخوا جەزای ساز نەمرێ بۆ ئەوەی هونەر و کلتوری کوردی لە سلێمانی نەمرێت خۆشەویستان ئێستا هەمومان پێکەوە پێشوازی لە هونەرمەندی میوزیکژەن و خۆشەویستی شاری سلێمانی کاکە جەزای ساز ئەمجارە لەبەرەوەی خۆم لەوەی ئەنفالم ئەتان من بوونە و چەند دێڕێکی